پەیوەست بە بەرەنگاربوونەوە و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کۆبووینەوە 24 ڕێنمایی و بڕیاری پەیوەست بەم بابەتە دەرکران و پەسەند کران. بەسوپاسەوە ئەمڕۆ بە ئامادەبوونی بەڕێز قوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو فەرمانگە پەیوەندیدارەکانی سنووری پارێزگاکەمان لە مەرزەکانەوە تاکو قایمقامێت و تەندروستی و گەشت و گوزار و کۆی پۆلیس و ئاسایش و ئەوانەی معنین بەم بوارە کۆبوونەوەیەکی زۆر باشمان کرد بۆی کە ئەو بڕیار و ڕاستپاردانەی کراون تەرجومەیان کەین بۆ ئەمری واقع و خۆشبەختانە لە 15 ڕۆژی ڕابردووەوە لەو حاڵەتانەی کە لە سین تۆمار کراون چ لە فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی چ لە مەرزەکان چ لە دەواازە و بازگەکان تیمی تەندروستی دانراون و ئەو خۆشەویستانی لە چینەوە گەڕابوونەوە خراونەتە ژێر چاودێری وردی پزیشکیەوە ڕێکاری پێویست لە هەموو شوێنەکان وەرگیراون. ئێستا لە کاتی ئێستا بڕیارەکە ئەوەیە هیچ هاوڵاتێکی چینی و ئێستا هاوڵاتی ئێرانی لەم ماوەیە داخل بە هەرێمی کوردستان ناکرێ و ئەو کوردانی خۆمان کە لەوێن واڵگری پاسپۆرتی ڕەگەزنامەی عێراقین پێشوازیان لە یەکرێ لەژێر چاودێری و پشکنینی تیمەکانی تەندروستیە. ئەمە پێویست بەواکە و خۆشەویستانی ئەگەڕێنەوە لەو دوو وڵاتەوە بۆ ماوەی 14 ڕۆژ لەژێر چاودێری وردی پزیشکیا بن ڕێوشێنی پێویست بۆ جێگیرکردنی ئەم بەڕێزانە و خزمەتکردنیان و ڕێنمایی پێدانیان گیراوەتە بەر تا ئیستا هیچ حاڵەتێک لە سلێمانی پەیوەست بەم ڤایرۆسە و توشبووان بەم ڤایرۆسە تۆمار نەکراوە. لە دوێنێەوە هەموو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و لیژنەکانی چاودێری بازرگانی و هەموو ئەو فەرمانگە پەیوەندیداران تریش ڕاست پێراون کە بەوردی بە دوواداچوون بکەن بۆ هەموو ئەو حاڵەتی گرانفرۆشی و حاڵەتانی کە لەناو بازارڕ بەداخەوە دوێنێ ڕوویە کە چەند کەسانێک بیاوێت ئەمە وەکو هەلێک بەکار بێنێت بۆم بەستی گرانکردنی هەندێک لەو کاڵاو پێداوی سێپزیشکانی کە هاوڵاتیان بە پێویستی ێزان ئەمڕۆ بەکاری بنوە لەو جەنابی دکتۆر سەڵاح ئیشارتی پیاکە لە کاتی ئێستا لەوانێ پێویست بەوە نەکا وەڵام تر هاوڵاتیانە ئێمە چەندین شوێنمان داخستووەوە دڵنیا بن ڕێکاری یاسایی و پێویستیش بەرامبەر بە هەموو کەسانە ئەگرینە بەر کە بیاوێت ئەم بارودۆخە ئیستقلال کاو ئەو کاڵاو پێداویستیانە لەسەر هاوڵاتیان گران کات. جارێکی تریش داوا لە هەموو لایەکەکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەەکەین لە هەموو ناوەندەکانی خوێندن لە کڵێسا و مزگەوت و لە هەموو ئەو شوێنانە کە بە هەموو لایەکمان هەوڵ بین کە کاری خۆپاراستن و خۆپارێزی ئەنجام بین بۆ ئەوەی هەوڵ بین وڵاتەکەمان بە دوور بگرین لەو ڤایرۆسەی کە ئێستا لە بەشە لە وڵاتانی تری دنیا من ئەمەوێ داوا لە هاوڵاتیانی شاری سلێمانی بکەم و دەوروبەری نەترسن بەڵام هوشیار بن. ترس شتێکە و هوشیاری شتێکی کە ئێمە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە پێیان نەڵێن بیگرنەبەر و بە هیچ شێوەیەک ترس لایەن دروست نەبێت لەوەی کە ئێمە نەتوانی بەرەگاری ئەم ڤایرۆسە بینەوە. ئەگەر کەسێک هوشیار بێ ئەگەر دام و دەستگاکانمان هوشیار بن بە دڵنیاییەوە سەرکەوتووە بین لە چارەسەرکردنی کێشەکە. بەڵام ئەگەر ئەوان بەگوێی ئەو سایت و میدیا و سۆشیال میدیایانە بکەن کە بەبێ بنەما بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی شت بڵاوەکەنەوە و گوێ لە ڕێنماییەکانی ئێمە نەگرن بەڕاستی تووشی کێشەیەکی گەورە بین تووشی قەیرانێکی گەورە بین لەوە چێ لەو سەرەوە بۆمان کۆنتترۆل نەکرێت. بۆیە داوایان لێ یەکەم هەر شتێک هەر هەواڵێک هەر ڕێنماییەک لە بەڕێوەبرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە وەری نەگرن بەڕاستی نەزانن و بە هیچ شێوەیەک هیچ ئیشێکی لەسەر نەکەن. بەڕێزان من حەزەکەم یەک شتەیە زۆر گرنگە پێتان بڵێم کەشفکردنی بوونی حاڵەتی کۆرۆنا یەکێکە لە ڕێکاری چارەسەرکردنەکانی ئێمە. یعنی ممکن نییە کەیسی کۆرۆنا لە شاری سلێمانیە بێ ئێمە کەشفی نەکەین چونکە ئەوە بە پێی پرۆتۆکۆڵ و گایدلان یەکەم هەنگاوی ئێمەیە کە ئەینین بۆ چارەسەرکردنی کێشەکە. چونکە ئەگەر خەڵکی شاری سلێمانی دەوروبەری نەزانن کۆرۆنا بڵاو بۆتەوە ئەو کاتە نازانن چۆن ڕێوشێن بگرنەبن و ناتوان هاوکاری ئێمە بکەن. بۆیە دووبارە دڵنیاتانەکەمەوە هەر حاڵەتێک لەو بابەتە هەبێ بە دڵنیایی پێتان دەڵێن پێش ئەوەی هەر شتێکی کە بکەین چونکە بە واجبی خۆمانی ێزانی و بەشێک لە ئیشەکەی خۆمانی ێزانی تام لەحەزەیە مەخسیتیاکەین هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە شاری سلێمانی نییە و لە دەوروبەری و هیچ حاڵەتێکی گومان لێکراویشمان لا نییە. پێویستمان بە ماسک نییە بە هیچ شێوەیەک. لە ئێستا تەنها ئەو تیمانە ماسک بەکارێنن
کە تعامل لەگەڵ ئەو کەسانەکەن کە لە وڵاتی ئێرانیا لە وڵاتی چی نەگەڕێنەوە ئەویش بۆ خۆپارێزی لە کاتێکا کە ئێمە پێویستمان بە ماسک بوو بە هاوڵاتیان ئەڵێن چ جۆرە ماسکێک بەکاربێنن